ئیسە کاک دکتۆر تۆزە پێش ێسا پرسیارێکی بابی معاملاتی لە من کرد، معاملاتی تازە هی ئەم زمانە. وتم کاک دکتۆر گیان من لەو بارە لێ نازم، پرسیار لە فڵان کەس بکە، ئەو دراسەتی ئەو بوارەی کردو و ئیختیساسی خۆیەتی لەو بوارە، من ئەسڵەن ناوەکەشی نەبیستووە، ئەو ناوە یعنی ئەو جۆرە معاملاتانە یعنی وەکو بە عمومی نەبێ ئەگینا وەک تایبەت ناوەکانی نازانم، نەشم بیستووە، دراسەشم نەکردووە. ئیتر قسەی تیا بکەم زیادەیە، خۆ قسەکردنەکەش لەوە زیاتر نییە، یا ئەتوانی بڵێ حەڵاڵە یا ئەتوانی بڵێ حرامە. من ئەتوانم هەر وتی یەکسەر بڵێم حرامە، بەس لای خوا چێڵێ یا بە پێچەوانەکەەوە. زانایانمان فەرمویانە ئەگەر موفتیەک پرسیاری لێکرا لەبارەی مەسئلەیەکەوە کە تایە علمی نییە و پسپۆڕ نییە، ئەگەر لە وەڵامەکە بشی پێکێ هەر گوناحبارە. قسەکە دووبارەکەمەوە، ئەگەر موفتیەک مەلایەک زانایەک پرسیاری مەسئلەیەکی لێ بکرێت کە شارەزاییتیان نییە، پسپۆڕ نییە، ئەگەر وەڵامی دایەوە لە وەڵامەکەیە بشی پێکێ ئەو هەر گوناحبارە، چکە قسەی لە شتێکە کردووە وأن تقولوا على الله ما لا تعلمون. نەک گوناحباری اعتیادیە، گوناحبارەکەی ئەڕاتە ئاستی شرک، ئەڕاتە ئاستی شرک. بۆ کاک حاجی ئەوە چێ بڵی مامۆستا بۆ يعني ئێستا کاک دکتۆر ئەگە پرسیارەکەی من جوابم بایەتەوە من متایە حەڵاڵە یا حرامە، طبعا یەکییانە هەر خۆی لەو دوانەیەکییانە، بەس من وەک یا نصیب متایە حەڵاڵە یا متایە حرامە، وانە باش بۆ ڕاتە ئاستی شرکە چیە يعني مەکەی شرک. طبعا ئەوە ئاەتە، طبعا وە شیرکە باسی کردو، برای نەزانی بۆ وەک شیرکە، ئەزانی بۆ وەک شیرکە لەبەر ئەوەی تۆ بە ناوی خواوە وأن تقولوا على الله ما لا تعلمون، تۆ بە ناو خواوە شەرع دانەی، بە ناوی خواوە شەرع دانەی، يعني قسەیەکەکەی کە خوا نەیوتووە، يعني زۆر خەتەرە. لەبەرەوە ئەوترێ دەربارەی أعلام الموقعين عن رب العالمين هو كتابێکە، يعني وتراوە زاناکان کاتێ فتوا ئەدەن تەوقیعەکەن بە ناوی رب العالمین. من ئێستا جەنابتان هەمووتان هەرێکە پیشەیەکی لە دائیرەیەکا و لە شوێنێکا ئیشەکە لەسەرەوە کەسێکەیە لە خۆی گەورەتر. من ئێستا بێمە لای یەکێکتان لە دائیرەکەتان، ئەتوانن ئەگەر ئیجازە و ئیجازەتان پێ نەدرابێ، ئەگەر مۆڵەتتان نەدرابێ لەلایەن ئەو بەرپرسەوە، ئەتوانن ئیشێ بۆ من بکەن و لە خۆتەوە بە ناوی ئەوە تەوقیع بکەی؟ ئەمە بە ناوی مەسئولێکە، تۆ مۆزەفێکی لە دائیرەیەکا و لەوە چ جێگیریش بیت، يعني وانە ئەتوانی خۆ تەوقیعەکە چییە؟ سەیرەکەی ئەو تەوقیعە مەسئولیەتە، ئەمە بە ناوی مەسئول دایرەکەەوە مەسئولیەتە، ئەی بە ناوی رب العالمین. زانایان وەکیلی خوان، وەرەسەی پێغەمبەرانن، لە شتێکە معلوماتیان نەبێ قسە بکەن، زانیاریان نەبێ، علمیان نەبێ، علمێکی تەواویش لەبارەی ئەو مەوزوعەوە قسەکردن تایە تەوقیعکردنە بە ناوی رب العالمینەوە، دەئیتر خۆت حازر کە بۆ عقوبات. فلم تحاجون فيما ليس لكم به علم والله يعلم وأنتم لا تعلمون. بويا حتى أسأل زور مسألة كاتي مقصيتي هاكين، كاتي مقصيتي هاكين لزور مسألة أجر مسألة كتوزي اجتهادي به، يعني اجتهادي به بونا من دزور أشكال لآفرت يا ناشكي إما فتوايا كدين دواي أوا يعني يكي كان ألين مثلا أشكي يا ناشكي يا بشهوة أشكي فتوايا كدين دواي أوا يسمن بونا من خوم ألين دزنيج بشهوة دسي في وبدي أشكي وبلغ كانش ديانا موا بلام أجر بلغي أو رأي كان يتر نزانم يان دراسم نكرد به ولا خو مقصيتي بكم يعني زور خطره. أجر بشي زانم ودراسة قولي شم كرد به لأخير شات شو كمسألة اجتهادية أبي بنو سمو والله أعلم. شو كأمخو أولنية تقولي ما مساز أحمد نوجي بياني تشان ركعته من إن شاء الله نوجي بياني دور ركعته يترتاو نشلم والله أعلم كنا أحبارنا شون كلمات دقيقة صريحة وهيج خلافي كتيانية بلام أجر رسالي أوام لي بكي من أجر دوركات السنة كي بيشين وجي بياني منكرد به نقاشتم بيها هاتم لمزقوت فرزكن كرت
ئایا دوورکاتەکەی پێشی بەیانی لە دوای نوێژی بەیانی بیکەم سونەتەکە ینی بە قەزابی دەمەوە یان نەیدەمەوە؟ طبعا من یا ئەڵێم بەڵێ بە فلان بەڵگە بە فلان بەڵگە بە فلان بەڵگە، یا ئەڵێم نەخێر بە فلان بەڵگە بە فلان بەڵگە بە فلان بەڵگە. هەردوو ڕەیەکە ئەبێ لە ئەخیرەوە بنووسم والله ئاعلم. بۆ مەسەلەیە خلافیە لەوانەیە بەڵگەکان یعنی بەڵگەکان جێگای مشت و مڕە سەریح نییە، بۆیە مەسەلەی فتوا زۆر خەتەرە.